سندیکاکانی تەندروستی و بەشێک لە پزیشکانی نیشتەجێ و پلەبەند هۆشداری و 72 کاتژمێر مۆڵەت بە حکومەت دەدەن و دەڵێن چیتر ناتوانن بێ موچە دەوام بکەن. لە ژێرفشاری ئەندامەکانی خۆمان داین. ئێمە ئەمڕۆ نوێنەرەکانی خۆمان لە نەخۆشخانەکان، لە مەڵبەندە تەندروستیەکان، لە سەنتەرەکان، لە قەزاکان، نووسینگەکانی خۆمان هەمووی کۆ کردەوە لێرە. پاش ڕاوێژ و مشاورەیەکی زۆر لە بینمانە گەشتی نەو دەرەنجامەی کە ئێمە 72 سعات مۆڵەتە دەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە حکوومەتی عێراقی. لە دوای ئەو 72 سعاتە ئەگەر بڕیار نەدرێ بە دابشکردنی موچە، بە دڵنیایی ئێمە ناوەندەکانی تەندروستی دادەخین. ئێستا لەم کاتەیە دەواممان کردو بە نیوە لە مەڵبەندە تەندروستیەکان، لە بنکەکان، لە نەخۆشخانەکان، لە سەرجەم شوێنەکان دەواممان کردو بە نیوە. لە هەندێک شوێن 3 ڕۆژ دەوامە، لە هەندێک شوێن 2 ڕۆژ دەوامە. بەڵام چیتر لەوە زیاتر ناتوانین بەکەمکردنەوەی دەوام ئێمە بەردەوام بە خزمەتگوزاریەکان بدەین. کارمەندانی تەندروستی و پزیشکان لە بنکە تەندروستی و مەڵبەند و نەخۆشخانەکان هۆشداریان داوە بۆ بایکۆت. مەرجی ئەوان پێدانی 2 موچەیە بەسەریەکەوە یان کەمکردنەوەی کاتژمێرەکانی کار و پێدانی موچەی مانگێک. داواش دەکەن نەبنە قوربانی ململانە سیاسیەکان لە نێوان هەرێم و بەغداد. ئێمە هەڵوێستیەوەمان بوو، کۆبوونەوەمان کردووە نوێنەری هەموو نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ سەرۆکی لقا دانیشتنی کۆبوونەوەی خۆمان کرد کە ئاخر هەڵۆز بین بە حکوومەتی هەرێم. ئێمە چ ڕۆژەیانی لە سوێکی مانگی پێشوەرمان کردەوە، چ ڕۆژە مەعاشمان وەرنەگرت بێ لەوەی مانگی 7 ژوەر نەگردووە. ئێمە هەڵوێستمانەوەیە 2 ڕۆژ یان 40 ساعت یان 3 ڕۆژ دەین بە حکوومەت. دوای ئەوە هەڵوێستمان بایکۆتکردنی نەخۆشخانەکان نەبێت. تەنها موچەی خۆمان ئەوێت، تەنها ئێمە کە دەوامەکەین بەڕاستی بەبێ موچە کەس داوامی نەکردووە. جەنابیان خۆیان بەبێ موچە داوام ناکەن. من داواکاریم لە حکوومەتی عێراقی ئەوەیە هەر کێشەیەکیان لەگەڵ سیاسی هەرێمی کوردستان هەبێ با سیاسەکانمان عقوبە ببن، با موچەی ئەندام پەرلەمانەکانی ئەوان لە بەغاو لەگەڵ وەزیرەکانیان ببڕن، نەکبێن هاوڵاتی، چونکە ئێمە نەنەوتمان بەدەستەوەیە، خاڵە سنووریەکان بەدەست هاوڵاتیەوەیانێ. ئێمە باجی بۆ بین، باجی غەڵەتی سیاسەکانی ئێمە بۆ بین. یعنی ئێمە داواکاریمان ئەوەیە ئێستا کارەکە لە ژێر دەستی حکوومەتی هەرێم نەماوە، حکوومەتی عێراقیە. ئەوەی داواکاریمان لە حکوومەتی عێراقیە کە موچەی خەڵک بن، شایستەدارەکانی خەڵک بن، خەڵک بەبێ موچە تاکەی بەردەوام بێت. مامۆستایان و فەرمانبەرانی سنووری سلێمانی هاوشانی تەندروستی هۆشداریان داوە کە زەنگی ساڵی نوێی خوێندن بە بایکۆ دەست پێ دەکەن. داوا لە سەرجەم فەرمانبەرانیش دەکرێت بێنە دەنگ و پاڵپشتی ئەو فشارە مەدەنیانە بن. ڕامی عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.